بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنجین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی 16 لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. لێرەوە لەگەرتان دەست پێ دەکەینەوە کە لە ئەڵقەی 15 وعدە و بەڵێنماندا گوتمان سەرەتای ئەڵقەی داهاتوو واتە و ئەڵقەیان 16 دەبێتە نامەیەکی کراوە و چەند ئامۆژگاریەک. نامەکە بۆ بربژێر و بۆ دەنگدەرانە. سەرەتا دەڵێن و ڕویان تێدەکەین، دەڵێن گوێی خۆتان بکەنەوە و دڵی خۆتان بکەنەوە و بۆ چاکەی خۆتان هەستی لێڕا بگرن و ڕوویتان تێدەکەین و پێتان دەڵێن لە دوای ئەوەی کەوا ئەو باس و بابەتەمان بەڕێک و پێچی لە دیدگای قورئان و فەرموودە و بەهێنانەوەی وتەی زانایان بە تێگەیشتنی سەلەفی ئومما بۆتان باس کرد. ئێستا داواتان لێ دەکەین گوێمان بۆ بگرن بۆ چەند ئامۆژگاریەک و ئەو نامەیە بەڵکو سوود و کەلک و قاژانجی قیامەتتان پێش دنیا لێی وەربگرن. سەرەتا دەڵێن چەند گرینگە نامەکەمان سەرەتا یەکەمیان بۆ بربژێرە. پێی دەڵێن ئەو کەسەی خۆت هەربژاردووە و ئەو کەسەی کەوا خۆت پاڵێوراو کردووە گوێمان لێ ڕابگرە. چەند گرینگە مرۆڤ کاتێکی تەرخان بکات بۆ لە خۆ پرسینەوە و بەسەر خۆداچوونەوە تاکو هەڵەو کەم و کورتیەکانی بۆ دەرکەوێت و وازیان لێبێنی و بە چاکە شوێنیان پڕ بکاتەوە. وەک پێشەوە عومەری کوڕی خەتاب فەرمووی حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا. لە خۆتان بپێچنەوە پێشی ئەوەی لێتان بپێچرێتەوە و لێتان بپرسرێتەوە. جا پێش ئەوەی لە دەستت بچێت و پەروەردیگار لە مەیدانی حەشر و حیساب ڕاد بگرێت و بفەرموێت وەقیفوهم ئینەهم مەسئولون. سوورەتی ئەسافات ئایەتی 24. واتە ڕایانگرن ئەوان بەرپرسن لەوەی کردویانە و گۆتویانە لە ژیانی دنیایاندا. جا بەقەت خەمخۆریت بۆ ژیانی دنیات و سیاسەت و حیزب و لایەن و کۆمەڵەکەت ژیانی دوا ڕۆژ و قەبر و قیامەتت بینە بەرچاوت و غەمی لێ بخۆ. ئەوە دەبێ خۆت بوەستێنی و خێرا نەبیت لە بەشداریکردن و ئەنجامدانی ئەوەی دێتە پێشت و بۆت دەرەخسێت تاکو نەزانی ئایا کارەکەی تۆ کە دەیکەی باشە و سوودی قیامەتی هەیە و ڕووسوری بۆ قیامەتت یان بە پێچەوانەکەیتی و بەدبەختیە و هەم لە دنیاشدا ڕوڕەشیە و لە قیامەتیشدا بەدبەختیە و بەرهەمی چوونە دۆزەخە پەنا بەخوا. چەندی گەڕام و هەوڵمدا دڵنیا بە ئەی بەربژێر لە پێناو خوای و دڵسۆزانە بۆت کە ڕێگایەک بدۆزمەوە بۆ ئەوەی دەربازت بکات لە دوا ڕۆژ و وەڵامت بەدەست بێت لە مەیدانی حەشر و حیساب و لایەنی کەم مۆڵەت و ڕوخسەت بێت بۆ کاری بەربژێریت و بوونت بە ئەندام پەرلەمان نە لە قورئانی و نە لە فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و نە لە تێگەیشتنی بیرکردنەوەی پێشینانی چاک و سەلەفی ساڵح و ڕێگای ئەو زانایە بەڕێزانەی کە فتوایان هەیە لە زانایانی متمانەی پاشین و خەلەف هیچ یەکم دەست نەکەوت بۆت کە ڕێگات پێ بداتن ئەو کارەی بکەی بەڵکو هەموو ئەوەی لێوەردەگیرێت کە کارێکی یەکجار ترسناکە دەستت داوەتێ و خۆتە بۆ هەڵبژاردووە و بۆ دوا ڕۆژ و قیامەتت تێچوونی لە دوایە. دەژیرانە ورد بەوە و بزانە ئەوەی تۆ بە تەمای و دەتەوێت ئەنجامی بدەیت ئایا بریتی نییە لەوەی یەکەم سیفەتی یاسادانان لە شەرعی خوا بسێنیەوە لە خوای پەروەردیگار و بیدەیتەیە ئەنجومەنی یاسادانان. واتە نەهێڵی خوای پەروەردیگار تەشریع بکاتن و بڵێ قەبوڵم نییە و یاسادانان و تەشریعکردنی پەرلەمانم قەبوڵە. بە دڵنیاییەوە وایە بابەیەکەوە بڕوانینە مادەی ژمارە 5 دەستوری عێراقی بزانە چیمان بۆ دەردەکەوێت. لە دەستوری عێراقی مادەی 5 هاتووە دەڵێ السیادەة للقانون والشعب. دەڵێ سیادەت و گەورایەتی بۆ قانون و شعبە.
لێرکانەدا لە پاشانەکە دەڵێ ئەوانن کەوا مەصدر السلطات وشرعيتها ئەوانن دەبنە سەرچاوەی هەموو دەسەڵاتەکان و شەرعیەت پێدانیان يمارسها بالاقتراع السري العام المباشر جا بەڕێگای هەڵبژاردن و دەنگدانی نهێنی گشتی ڕاستەوخۆ وعبر مؤسساته الدستورية وللرقاي دزقايا دستورية كاني كواتا وراشكاوانا صفتي ياسادانان لخواي پروردگار لا داداتو ديدات دستي انجومنكيو قالوا پنا بخواي پروردگار جا بتويد يان نتويد او بربركاني كردني راستو خوي خواي پروردگارا ليچك لصفتا تواو سرچيكاني جا بزانا اوي آوا دكا بدلنيايوا عذابي خواي مسوغر دكا بو خويو او كاتي او آية ديگريتوا جواب بقرا خواي پروردگار چيت بيدله ام لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله سورة الشورى آية بستوية آية اوانا هاو بشانيان دانا وياسايان بو دابريجن بيجغا لخواي پروردگار لدين آين ريباز كخواي پروردگار او مولتي بيان نداوا جواب بقرا دەرگای دڵت بکەرەوە و سەرنج بدە دەزانی مانای چییە و دەبیتە چی مانای ئەوەیە تۆ دەبیە ئەوە دەڵێ لە ئەنجومەنەکەی کە ئەندامی دەڵێ من ئەو یاسایم دەوێ کە دژە بە قورئان و فەرموودەکانی خوای پەروەردیگار بۆ نمونە کاتێک کەوا دێ ڕیبا کە خوا حەرامی کردووە ئەوانیش ڕیبای دەدەنە دەنگدان و لە پاشانەکە تۆ تەنها ئەوەت بۆ هەیە دەست بەرزکەیەوە لەگەڕی دابی کە ڕیبا نەبی وەکو خوای پەروەردیگار دایناوە و یان ئەو کاتەی ناڕەزاییەکی ڕواڵەتی دەرببڕی و لە کۆتاییەکەشیدا بە دەنجی زۆرینەکە یەکلا دەبێتەوە تۆش دەبی جێبەجێکەی و لەو کۆڕ و مەجلیسەی ئامادەی کە ئەو حەڵاڵ و حەرامانەی تێدا دەکرێت بە پێچەوانەی حەڵاڵ و حەرامکردنەکانی خوای پەروەردیگار لە پاشان بزانە خاڵی دووەم خوا فەرموویەتی دەستی دز ببڕێت و زیناکەری نێر و مێ ئەگەر هاوسەر گیرایەتیان نەکرد بوو جەڵدەیان لێ بدرێت بەڵام ئەنجومەنەکەی کە تۆ بە تەمای بچیە ناوی یاسایەکان کەوا دادەڕێژی و دادەنێ لە بڕی ئەوەیدا سزا و یاسای بەدڵی خۆیانی بۆ دادەڕێژن و دەیچەسپێنن بەسەر خەڵکی ئەی ئەوە بربەرەکانەی خوای پەروەردیگار و سیفەتی تەشریع نییە هی خوای پەروەردیگار کە هەر ئەو مافی تەشریعی هەیە ڕەنگە نەفس و شەیتان ئەوەت بۆ برازێنێتەوە پێت بڵێت ئەگەر تۆ بە کردار لەوێن دەرێ پشتگیری یاساکان نەکەی و پێچەوانەی شەرعی خوای نەکەی و سیفەتی تەشریع و یاسادانان نادگرێتەوە بزانە ئەوە فێڵی شەیتانیە و گوێ پێمەدە ورد بەوە تۆ مادام دانت ناوە بەوەی پەرلەمان باشە و گرێبەستی ئەوەت کردووە کە ئەندام بیت لێی ئەوە سیفەتی یاسادانانت بە دڵنیاییەوە پێدراوە و پێت بڕاوە هەر چوونت بۆ ئەو شوێنە و پەرلەمان و دان پێدانانی ئەوەت بۆم سۆگەر دەکات بزانە و سەرنج بدە تەماشای هەنگاوەکانت بکە دەزانی و دەردەکەوێت کە یەکەم هەنگاوی کرداریت لە دوای دەرچوونت و بوونت بە ئەندام پەرلەمان یەکەم پەیژە کە لێی سەر دەکەویت بۆ ئەنجومەنی یاسادانان سوێند خواردنە لەسەر ڕێزگرتن و پاراستن و پابەندبوونی دەستور و یاساکان چ دەستورێک چ یاسایەک ئەو دەستور و یاسایانەی کە زۆرینەیان کوفر و شرکن لایەنی کەم ڕێگا خۆشکردنە بۆ گوناه و تاوان و فاحیشە جا سەرنج بدە و بزانە بەڵێندان سوێند خواردن لەسەر گوێڕایەلی و بەیعەتدان بە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی وڵات ئەگەر پابەند بوون بە دەستور و یاسا لە چوارچێوەی دەستور و یاسای ئەلمانی و دیموکراسی و پەرلەمان ئەوانە هەمویان دژن بە قورئان و فەرموودەکانی پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسسەلام کەواتە تۆ دەبیتە یەکێک لە دینگە و ئەستوندەکانی ڕاگرتنی سەقف و بینای ئەلمانیەت و دیموکراسی و دەستور و یاساکانی بێشەرعی و دژ بەخوا و پێغەمبەر و عەلەیهی السەڵات وەسسەلام قورئان و فەرموودە نەکەی گوێ بدەی بە فێڕی شەیتان نەفست بیانود بۆ بێنێتن و پێت بگرێت من بەنیاز و نیەتی باش چوویمە و بەرگری لە ئاینی خوا دەکەم لە خودی خۆم باشم و ئەی وێنە و چەندین ئەوەتە دەبینی چەندین کەسی باش مەندیل بەسەر و جوبە لەبەر و ڕیژدار و دیندار و بەڕواڵەت تیایدا ئەندامە
بزانە دەست هەڵبڕین و هات و هاوارد لە دژی کار و یاساکانی پێچەوانەی شەرع تەنیا جوانکاری و بەهارات پیاداکردنی دیموکراسی و ئەنجومەنی یاسادانانە تۆ وەکو بیبەری تیژ وای لەسەر سفرە و خوانی خواردن کاتێک کە کەسێک بیبەری تیژ دادەنێ ڕاستە کەم و کورتە بیبەری تیژ زۆر نایەتە بەرچاوان تیژی شەو ناخۆشە بەڵام لەگەڕ ئەوەیدا کە دایدەنێن و بۆ ڕازاندنەوەی سفرەکانە کاتێک بیبەرەکەش دەخورێ ڕاستە ئەو کاتی تامی تیژایەتی بە کەسفەکانی دەیخۆن پێیان دەگا هەر بەخۆشیان لەسەر سفرەیان دانابوو بەڵام ئەوەندی بیبەرە تیژەکە زەرەر دەکا کاتێک دەخورێ و لەناو دەچێ ئەو کاتەی ئەوانی ترتام و بۆنی خواردنەکانی خۆیانیان پێخۆش کردیە و هیچ زەرەر و زیانێکی ئەو تۆیان لێ نەدیتیە تەنها لە سوود و قازانج بۆ ئەوەی کە کارە کوفری و شرکی و ئەلمانیەت و دیموکراسیەتەکەی خۆیان پێوە بڕازێننەوە بزانە و سەرنج بدە خوای پەروەردیگار چ بە پێغەمبەرە خۆشەویستەکەی دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام تۆ چی ئەی مرۆڤ جگە لە پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام کە پێی دەفەرمێ لەئین ئەشرەکتە لەیەحبەتەنە عەمەلوک وەلەتەکونەنە من الخاسرین سوورەتی ئەززومەر ئایەتی 65 وا دەفەرمێت تۆ ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ئەگەر شرک و هاوبەشی بکەی بە دڵنیاییەوە عەمەل و کردەوەکانت هەر هەمووی هەردەوەشێنینەوە تۆ لە زەرەر بارانی تۆ چی ئەی هاوار بە ماڵمان دۆڕان بۆ ئەوانەی بە سادە و ساکاری دەڕوان نەکار و شتە هاوبەشیەکان و شرکیەکان ئەگەر پەروەردیگار وا هەڕەشە لە خۆشەویستترین کەس بکات بەلایەوە دەبێت چی بەسەر خەڵک و کەسانی تر بێنێت با تازووە بە خۆمان ڕابگەین و هەڵەیوانەکەین پێم بڵێ چۆن شەو و ڕۆژ لە یەک کاتدا کۆ دەبێتەوە ئەندامیەتیت بە زمانی حاڵ بە خەڵکی دەڵێت من سەرمەشقی کۆکردنەوەی دژ و پێچەوانەکانم شرک و ئیسلام پێکەوە کۆ دەکەمەوە چاکە و خراپە پێکەوە دەینمەجێ من پێشەوا و پێشەنجی بیان و هەنجەتی گوتن و کردنی قەدەغەکرا و حەرام و حکانم کە حەڵال دەکرێن و ئەوانەی خوای تەعالە بڕاندیتیەوە لەلایەن ئەندامانی پەرلەمان بشزانە خاڵێکی تر کۆبوونەوە و دانیشتنت لەگەڵ هاوبەش بڕیاردەران و نەو لەگەر ئەوانەیە کەوا پیسن و گوناهکارن گوێگرتنە لێیان بە هاوڕێدانان و برادەرایەتی وانە کەوا دەیکەی بزانە بەدەمیانەوە پێدەکەنی دڵت پێیان خۆش دەبێ لەگەریان هاوتا دەبی بزانە ئاگادار بە جاروەیە دەچیە سەر ڕێگا و ڕێبازیوی جا بزانە و تەمەشا بکە خوای پەروەردیگار فەرموویەتی وإذا فعلوا فاحشة قالوا وجدنا عليها آباءنا والله أمرنا بها قل إن الله لا يأمر بالفحشاء أتقولون على الله ما لا تعملون واتە کافرەکان ئەگەر خراپە و فاحیشەیەکیان کردبا دەیانگوت باک و باپیرەمان وایان کردووە و خوا فەرمانی پێمان داوە وا بکەین ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام برێ بەڕاستی خوا فەرمان بە خراپە ناکات ئایا هەر لە خواتانەوە ئەوەی کە نایزانن بەسەر خوا قسەی دەکەن جا ئەوەی لەو ئەنجومەنە دەکرێت سەرنج بدە و تەمەشا بکە تۆ باشتریش لە من دەزانی شرک و کوفرە یان گوناه و تاوانە یان ڕێگا خۆشکردنە بۆ گوناه و تاوان و شرک و کوفر و فاحشە و خراپە بزانە دۆستایەتی و دوژمنایەتی وەلا و بەڕا دەبێ بۆ خوا بێ لەبەر خاتری خوا بێ کە ئەوەش سەنجی مەحەق بۆ تیاچوونت یان بۆ بردنەوەت لە دوا ڕۆژدا کە بە ئەندامیەتیت لە ئەنجومەنی یاسادانان وەلاءت بۆ خوا دەبێتە وەلاءت بۆ پەرلەمان بۆ سەرۆکی وڵات بۆ دەستور و یاسا بۆ وڵات و خاک بۆ گەل و ئاڵا پەرچەمی ئەلمانیەت و دیموکراسیەت لە بڕی برایەتی و دۆستایەتیت بۆ مسلمانانی دەست بە دەستنوێژی خاوەن تەوحید و دیندار دەبێتە بۆ کافر و هاوبەش بڕیاردەران و دووڕوان و تاوانبار و گوناهکاران ئەوانە دەبنە دۆست و هاوڕێ و برا و برادەرت پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی السەڵات وەسەلام أوثق عرى الإيمان الحب في الله والبغض في الله فتوترين قلبي إيمان وبروا خۆشەویستیە لە پێناو خوا و تووڕەبوونە لە پێناو خوا بزانە و سەرنج بدە
پیغمبر فرمی علیه الصلاة والسلام لسنن ابو داود بجماره 4833 ولترمذي بجماره 2378 فرمي الرجل على دين خليله فلينظر أحدكم من يخالل بياوان لسر آين الربازي برادر هاوريكانن جابزان سابروانن هر يشق لأيوة دوستايتي وهاورياتي چه دكات خواهي پروردگارش برانديتي او فرميتي ومن يتولهم منكم فإنه منهم سورة المائدة آية پنجاويك واتا اوي دوستو اوي دوستايتي پشتیوانی کافر و جوولەکە و نەسرانیەکان بکات ئەوە لەوانە جا بەڕائەتی شو دوژمن کاریت بۆ کەسانی پابند بە ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام بانگ خواز بۆ خوا و خوا بەیەکگر و تێکۆشەر و جەنگاوەر لە پێناو خوای پەروەردیگار کە دەیانەوێ وشەی لا إله إلا الله سەر بخەن و بڵندی کەن و بەرزی بکەن بزانە ئەوەی وا بێت خاک بەسەری و هاوار بە ماڵی و حاڵی بۆ ئەو ڕۆژەی خوا لە دنیادا ئاینی خۆی سەردەخاو خوا بەیەکگران تەمکین دەکاو بەرز و بڕند و چەقیویان دەکاو و پشگیریان دەکات لە دنیادا لە دوا ڕۆژیش ڕوبەڕووبوونەوەی پرسیار و وەڵامەکانی حەشر و حیساب و دادگای خوای پەروەردیگار و عەزاب و ئاگری دۆزەخ ئەوەی دەستنیشان نمکردن و نوختەم تیانیان دانا خستە سەرپیت تەنها چەند نمونەیەک بوو ئەی بربژێر ئەی ئەوەی کەوا دەتەوێ ببیە ئەندام پەرلەمان ئەوە بۆ بەرچاو ڕوونکردنەوە بوو هەڵوەشاندنەوەی فێر و تەڵەکەی شەیتان بوو و بیانوە ئارەزووەیەکانی نەفس بوو بۆ بەشداریکردن و ئەندامیەتی بوونت لە پەرلەمان جا ئامۆژگاریت دەکەم بەوەی ژیانی قیامەت و خۆشکردنی ناو گۆڕ و بەڵگە بەدەستی بۆ مەیدانی حەشر و حیساب بە هیچ کار و ئیش و پلە و پایەیەکی دنیا مەیگۆڕەوە هیچت بە کەلک نایەت لە هانات نایەت ئەگەر خوای پەروەردیگار تۆی بە تاک و تەنیایی و ڕوت و قوتیەوە وەستاند و پێت بڵێت بۆچی مافی یاسادانانت بە من ڕەوا نەبینی کە تەنیا من شایستە بووم یاسادا بنێم بۆچی لە جیاتی من ئەو مافەت بە ئەنجومەنی یاساداناندا و تیایدا بووی بە ئەندام بڕوانە لەو ڕۆژەوە ڕاستیەکان ناشاردرێنەوە ئەندامەکانی مرۆڤ دەبنە شاید بەسەریەوە لەناو ئەو هەموو خەڵقەی بە دیاری پێغەمبەران و فریشتانەوە عەلەیهیم السەڵات وەسسەلام کە ناتوانی ڕاستی نەڵێیت و یان ڕابکەیت و خۆت بشاریتەوە چۆن و بە چ وەڵامێک وەڵامی خوای بەدیهێنەری خاوەندە سەڵاتی بەرزی مەزن دەدەیتەوە ئای لەو ڕۆژە ترسناکەی و سامناکەی کە بەسەرماندا دێت ئەگەر بەملی پێشەوا گومڕایە گومڕاکەرەکانیش دابینی یان سەرکردە و فەرمانڕەوایەکان تو بڵێ إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب وقال الذين اتبعوا لو أن لنا كرة فنتبرأ منهم كما تبرأوا منا كذلك يريهم الله أعمالهم حسرات عليهم وما هم بخارجين من النار واتا لروجي دوائيدا اواني كوا سرپرشتيارن و پێشەنگن و سەرکردن لەگەر ئەوانەی بەدوایان کەتینەوە و هەر خەڕەتاون لە جەماوەر و خەڵکەکەی ئەگەر ئەندام پەرلەمان بەربژێر سەرکردە و پێشەوا و یان ئەوانەی کەوا مەندیل بەسەرن و جوبە لەبەرن هەڵیان خەڕەتاندووی ئالەو کاتیەوە و لەو مەیدانی تەبەڕات لێ دەکەن بێبەریایەتی خۆیان لە تۆ ئاشکرا دەکەن ئەو کاتەی کەوا هیچ دەسەڵاتێک و سەبەب و هۆکارەکان نامینێن ئەو کاتەی پێتان دەڵێن ئێمە نەبووین ئێوە بە خۆتان هەڵتان بژارد ئێوەش ئێمەتان گومڕا کرد ئەو کاتی ئێوە ڕاستە دەڵێن ئای ئەگەر ڕۆژێکی ترمان هەبی بگەڕاباینەوە دنیا چۆن ئەوان بێبەریایەتی خۆیان لە ئێمە ڕاگەیاند ئێمەش ئەو هالیان بێبەری دەبین جارێکی تر بە قسەیان ناکەین و ناخەڵەتین و خۆمان بەربژێر ناکەین و ئەو کارەی ئەنجام نادەین بەڵام هەیهاتە هەیهات ئەوەت بۆ نییە خوای پەروەردیگار تۆڵەت لێ دەستینتەوە و حیسابت لەگەر دەکاتن و ئەوەیان تۆ ئەوان تووشی ئاگری دۆزەخ دەکا سەرنج بدە و تەمەشا بکە بۆچی سوێندت خوارد ئەگەر خوا پێت بڵێ لەسەر ڕێزگرتن لە پاراستن و پابەندیت بە دەستور و یاساکانی زادەی مرۆڤ و هەوا و هەوەسەکانیان باشە پێغەمبەرم بۆت نەنارد بۆ عەلەیهی سەڵات وەسسەلام
قورآنم بۆ دانە بەزاند بوو هەموو بیانوەکانی ئێوەیان نەبڕی بوو فەرمانم پێتان نەکرد بوو کە شوێن محەممەد و قورآنی پیرۆز بکەون عەلەیهی السەڵات وەسەلام ئەوم دانە نابوو وەک سەر مەشقێکی چاک بۆتان و هەموو ڕاستیەکانتان تێبگەینی و تێشی گەیاندن وەڵامت چ دەبێت بۆ ئەو پرسیارە لەو ڕۆژەدا تەنها ئەوەت دەمینێ کە بترسی و شەرم و شەرمەزاری و ترس داد بگری بۆچی ڕێز لە خوا و پێغەمبەرەکەی و ڕێبازەکەی نەگرت بۆ هەوا و هەوەس و پۆست و دار و دنیا و پارە و پولت بە پێش ئەوانەوە خست دەتام کە عەزابەکەم بچێژە ئازار و ئەشکەنجەکان پرسیاری سێم کە خوا لێ دوکە بۆچی پێش بڕیار و فەرمانەکانی من و پێغەمبەرەکەم کەوتی بڕیار و فەرمانی جگە لە هی ئێمەت پێش خست و دەستت پێیانەوە گرت ئەی بۆم نەناردبووی و داوام لێ نەکرد بووی کە خوای پەروەردیگار دەفەرمێت لە قورئاندا دام بەزان بوو لە سوورەتی ئەحزاب ئایەتی 36 وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة بۆ هیچێک نییە لە بڕواداری مێر و مێ ئەگەر خوای تەعالە بڕیارێکی بدا یان پێغەمبەرەکەی عەلەیهی السەڵات وەسەلام یان فەرمانێک بکە ئەوان پێشی بکەون و تێیدا سەر پشک بن و بەدڵی خۆیانەوە هەڵبژێرن دەبێت چ وڵامێکت هەبێ چ ترسێک داد بگرێ چۆن ئارەقەی شەرمەزاری ببارێنی و بڕێژیت کە هیچت بۆ ناکرێ مەگەر خۆزگەی گەڕانەوە بۆ دنیا و دژایەتیکردنی کوفر و شرک و گوناه و تاوان ئەگەر خوا بتگەڕێنتەوە و جارێکی تر تۆ دژایەتی و بەرهەڵستی و ڕێگری بکەی لە هەڵبژاردن و ئەندامیەتی و بۆ چوونە ناو پەرلەمان و دوورکەوتنەوە لێیان بخوازیت بەڵام هەیهاتە هەیهات ئەوە نایەتە جێ و دار و درەختی خۆزگە بە دڵنیاییەوە بەرناگرێت خوای پەروەردیگار دەفەرمێ حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون سورة المؤمنون آية 99 واتاو كاتي دقنا سرمرق گوناهکار و تاوانکار و بربژێر و ئەوانەی کەوا کوفر و شرکیان کردیە یان نیفاق و دەغەڵی و دووڕوویان کردیە لەسرە مەرگدا لە کاتی گیان کێشان و ڕوح کێشان دەڵێن ئەی خوای پەروەردیگار جارێکی تر بمانگەڕێنیەوە بەڵکو کار و کردەوەی چاک بکەین لەوەی کەوا لێمان بەجێما و بەزایەماندا و نەمان کرد لە دنیادا بەڵام خوا دەفەرمێ نەخێر ئەوە وشەیە کە بۆ خۆی بدەیڕێتن و مەلەک المەوت گیانەکەی بچێشە لە دواییەوە ژیانی بەرزەخی نێوان دنیا و قیامەت هەیە و لە پاشانە تا ئەو ڕۆژەی کەوا زیندوی دەکەمەوە دەبێ بمرێ و بچێتە ژیانی بەرزەخ جا چ تەنیایی و چاوەڕوانی و ئاگر و دۆزەخ دەبێتە بەشی ئەوانەی وەڵامی داواکانی خوایان نەداوەتەوە و پێچەوانەی فەرمانەکانیان کردووە خوا فەرموویەتی بزانە الذين استجابوا لربهم الحسنى والذين لم يستجيبوا لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به أولئك لهم سوء الحساب ومأواهم جهنم وبئس المهاد سورة الرعد آية هجدا ئەوانەی وڵامی خوای تەعالە و پێغەمبەرەکەیان دایتەوە عەلەیهی السەڵات وسەلام جوانی و باشی و بەهەشتیان بۆ هەیە ئەوانش کە وڵامیان نەداوە و بە دوای دنیای و بەربژێری و پەرلەمان و بێدینی و بێشەرعی و سیستەمی کوفری و بێدینی کەوتن ئەوانە ئەگەر بەقەت زەوی و ئەوەی لە زەویدایە لە زێڕوزی و مجەوهرات و ڤێلا و هەر شتێک کە کۆیان کردەوە بە ئەندام پەرلەمانیەت و هەر شتێکی تر ئەوانە و نمونەی ئەویش و هەندەی تریشی لەگەردابێ ئەوانە دەیکەنە فیدای ئەوەی کە خوای پەروەردیگار عەزابیان نەدا و ڕزگاریان کە بەڵام ئەوانە بە دڵنیاییەوە خراپترین حساب و لێپرسینەوەیان لەگەر دەکرێ و شوێن و مەنزیلگایان جەهەنەمە و خراپترین شوێن و مەنزیلگا و لانکەیە تاکو نەمردید ئەی بربژێر ئەو ڕۆژەت بەسەردانە هاتووە فریای خۆت بکەوە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردیگار پەشێمان بەوە ڕێگا و ڕێبازی تەواوی پێغەمبەر بگرە بەر عەلەیهی السەڵات وسەلام نەوەک لە ڕۆژدا یان کە مردید ئەو کۆشک و تەلار و ڤێلا و ئۆتۆمبێل و زێڕوزی و مرواری و زەوی و کۆمپانیاکانی پەیدات کردووە بە ڕێگای بێشەرعی بە معاش و پارە و پولی خەڵکی یان بە پەرلەمان و بە پۆستەکان لەسەر حسابی دین و خوای پەروەردیگار و ئاینی ئیسلام ئەوە ئەو کاتە هیچ سوودیان نابێ و هەربی بەخشە و بیکەفیدا
تەنیا عەزاب و ئەشکەنجەکان بۆ زیاتر و زۆرتر دەکات. ئەوە بەگشتی بۆ هەموو بربژێرەکان بوو. ئەو چەند دێرانەش ئێستا دەخەینە بەرگوێچکەتان و چەند ئامۆژگاریەکیش بۆوانی تر ئەوانەی کەوا لە ئامۆژگاریەکانی ڕابردوو دەرکەوت بە دڵنیاییەوە پێویستە بۆ ئەوانەش کەوا مەندیل بەسەرن جوبە لەبەرن یان خۆیان ناوناوە بە بانک خواست کە دەچنە ناو ئەو پرۆسانە و یان خەڵکی هان دەدەن پێتان دەڵێن بربژێرە مەندیل بەسەرە جوبە لەبەرەکان. ئەی ئەوانەی لە ڕێگای بانکخوازیەوە خۆتان بە خەڵکی ناساند تەمەشا بکەن ئێوە لە ڕێگای بانگەوازی و مینبەر و میحراب خۆتان ناساند بە خەڵکەکەی سەرنجی خەڵکیتان ڕاکێشا بەبێ پارە و پول بە سەرفکردن و بەبێ ماندیبوونێکی زۆر ئێوە کرانە پێشەنگ ناسرا و ناوبانگتان دەرکرد. جا بزانن گوناهتان مەزنترە تاوانتان گەورەترە ئەگەر ئەو کار و ئیشە و بانگەوازیەی کەوا کردتان بۆ خوای پەروەردیگار نەبوو بێ و تەنها بۆ ئەوەی بوو بێ پۆستی پێوە بەدەست بین و خەڵک دەنگتان پێ بدا. سەرنج بدەن ئی ئەو خاڵانە خەڵکی و جەماوەر بۆ ئەوەی بە دواتان کەوتووە تاکو ڕێگای ڕاستیان پێنیشاندن و پێشەنگی چاک بن بۆیان و سەرمەشقایەتیان بۆ بکەن نەوەک ببنە تۆڕی ڕاو بۆ لایەنێک و کۆمەڵێکی سیاسی داوی دەنگ و زۆربوونی جەماوەر و شوێنکەوتنیان بۆ بنێنەوە و خەڵکی پێڕاو بکەن بۆیان. خاڵی دووەم وەک ئەوەی دێنە بەرچاو کە شوفێری نەفەر هەڵگر و یان شەمەند نەفەرێک بن خەڵکی بانگ بکەن بۆ ئەوەی دەیان بەنە بەهەشت و ڕێگای ڕزگاربوون و لە پاشانە کە دەیانگەینە شوێنی مەبەست ئەوەی کە دەیانەوێ یان لە دۆزەخ دووریان دەخەنەوە لەگەڵ ئەوەیدا ئەوەی کە نیشان دەدەن بە خەڵکی و خەڵکەکە بە دواتان دەکەوێ و سواری باڵهەرگرەکەی ئێوە و یان شەمەند نەفەرەکەی دەبێ لە ناوەڕاستی ڕێگادا سوکانی بەرەو پەرلەمان بەرەو پۆست و سیاست بەرەو پارە و پول بەرەو بەرژەوەندی کەسی و لایەنی دەسوڕێننەوە و ئەوان و خۆشتان تووشی خراپە دەکەن کە بە خۆتان ڕێگاتان لێون بووە و گومڕا بووینە خەڵکیش گومڕا دەکەن. سەرنج بدەن پێغەمبەر پێتانی فەرمووە عەلەیهی السەڵات وەسەلام إنما أخوف ما أخاف على أمتي الأئمة المضلين ئەوانەی پێشەنگی گومڕانە و خەڵکیش گومڕا دەکەن ئەوانە مەترسین دارترین خەڵکانن بەسەر ئومەتەکەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام. ئایا نەتان بیستوە لە پەرتووکە شەرعیەکان و فقهیەکان کاتێک زانایان قەدەغەی ئەوەیان کردووە دینداری نیشان بدرێت بە ڕواڵەتی و قورئان بخوێندرێت لەو شوێنانەی کە کڕین و فرۆشتنی لێ دەکەن تا خەڵک سەرنجیان ڕابکێشرێ بێن شتەکان زیاتر لە ئێوە بکڕن و متمانەی پێتان بکەن ئەوانە قەدەغەیە و چکار لە پەنادین نابێ دنیا بخورێ. ئایا نەتان بیستوە پێشینانی چاک کاتێک کە دەچوونە بازار لە کاتی کڕین و فرۆشتن و شتومەتەکان و لە کاتی معاملەی دنیا ئەو کاتەی ئەگەر کەسێک کەمتر شتێکیان دابانێ و بە نرخی کەمتر بۆیان حیساب کردبان ڕەتیان دەکردەوە و دەیانگوت باوە لەبەر ئەوەی نەبێ کە ئێمە دیندارین و یان زانای ئاینین نەوەک بەوەی حیساب بکرێت لە پەنادین و بە ناوی دین شتمان وەرگرتیە و دنیامان خواردیە. ئێوە دەبێت لە دەرەوەی پرۆسەی سیاسی سەردەم و هەڵبژاردن و دیموکراسیەت ببنە سەرمەشقی چاک بەناو خەڵکیدا بسوڕێنەوە وەکو پێغەمبەری پێشەوە عەلەیهی السەڵات وەسەلام بوێرانە ڕاشکاوانە هەموو لایەن و کەسەکان بدوێن و پێیان بڵێن قولوا لا إله إلا الله تفلحوا نەوەک پێیان بڵێن وەرن دەنگمان پێ بدەن بمان نێرنە ناو پەرلەمان پارەی زۆر و پۆستی چاک تاوەر بگرین و بۆ خۆمان لە دنیای خۆمان بەکاری بینین و ئێوەش پێوە هەڵخەڕەتێنین هەموو پۆست و دەسەڵاتێک ڕەگ بکەوە نەتهەوێ وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام مەبە ئەندام لە دەستگا و شوێنەکانی کە باوکی وەلید پێی گوت و ڕەتی کردەوە ئەوانەی کەوە ئەبوو جەهل ئاسا لەو سەردەمەیدا هەڵسوکەوت دەکەن بەگەریان کەوی و لەگەریان بی کە چاوەڕوانی هیچ پاداشت و پۆست و دراوێک مەبن لە بەرامبەر بانگەوازیەکەتان خەڵکی فێری خوا بەیەکگرتن و دوورکەوتنەوە لە هاوبەشی بکەن ڕەوشتی جوانیان فێر بکەن کاری باشیان پێنیشاندن هەڵاڵ و حەرامەکانیان پێ بناسێنن بیریان بخەنەوە
لپیشی پیشەوە بن بۆ فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بەرپاکردنی حکمی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ڕزگارکردنی چەوشاوەکان و وەرگرتنەوەی مافە زەوتکراوەکانیان لە ستەمکاران نەوەک ببنە دار و دەستە و ئەندامی لایەنێکی دیاریکراو بلعام ئاسا لایەکی سەر بخەن و بەسەر لایەکەی تر و یان بەسەر مسلمانان و دوعای چاچیان بۆ بکەن و دوعای خراپیش لە بەرامبەرەکانیان بکەن ئێوە خۆتان تەنیا بەخوای بفرۆشن و پاداش لەو داوا بکەن وەکو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام کردویانە بە دڵنیاییەوە لە هەموو لایەکەوە بۆتان باشترە و قسەشتان چاکتر دەڕوا و ڕخنەکانیش گوێی لێ دەگیرێ و خوش پشتگیری کارتان دەبێت جەل شەئنوه و ئەو کاتەی بە دڵنیاییەوە پۆستی میراتگرایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە هەموو پۆستێکی گەورەترە مەزنترە بە هیچ شتێکی نەگۆڕیتەوە و ئەو کاتەی تۆ شوێنکەوتەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام خاک بەسەرمان لە دوا ڕۆژ باری قورسایی گوناهەکانی خۆمانمان پێ هەڵ ناگیرێت نەوەکی خەڵکیشمان بێتە سەر کەسانێک بێن ڕێگامان پێ بگرن برێن ئێوە پێشەنجی خراپ بوون بۆمان و بۆچی واتان لە ئێمە کرد جا بزانە با چاو بکەین لە پێژەنگە چاکەکانمان ئەوانەی زانابوون دانابوون چۆن لەگەر سەرکردە مسلمانەکان ئەگەر گوناه و تاوان و ستەمێکیان لێیان دەدیت هەڵس و کەوتیان دەکرد سەرنج بدەن کاتێکەوە ئەبوو عوثمانی واسیتی ئەو زانە پیاو چاکە بەڕێزە لە سەردەمی نورەدین مەحموود زەنکی چ شعرێکی بۆ دەخوێنیتەوە و چۆن نورەدین مەحموود زەنکی لە یەکێک لە هەڵەکان و گوناهەکان پاشگەز دەکاتەوە کاتێک پێی دەڵێ مثل وقوفك أيها المغرور يوم القيامة والسماء تمور إن قيل نور الدين رحت مسلما فاحذر بأن تبقى وما لك نور أنهيت عن شرب الخمور وأنت في كأس المظالم طائش مخمور عطلت كاسات المدام تعففا وعليك كاسات الحرام تدور ماذا تقول إذا نقلت إلى البلاء فردا وجاءك منكر ونكير ماذا تقول إذا وقفت بموقف فردا ذليلا والحساب عسير وتعلقت فيك الخصوم وأنت في يوم الحساب مسلسل مجرور وتفرقت عنك الجنود وأنت في ضيق القبور موسد مقبور ووددت أنك ما وليت ولاية يوما ولا قال الأنام أمير وبقيت بعد العز رهن حفيرة في عالم الموتى وأنت حقير وحشرت عريانا حزينا باكيا قلقا وما لك في الأنام مجير أرضيت أن تحيا وقلبك دارس عافي الخراب وجسمك المعمور أرضيت أن يحظى سواك بقربه أبدا وأنت معذب مهجور مهد لنفسك حجة تنجو بها يوم المعاد ويوم تبدو العور هەرکە نورەدین مەحموود زەنکی ئەوەی بیست و گوێی لێ ڕاگرت چاوەکانی فرمێسکی کرد و زۆر بە توندی گریا هەردەست بەجێ فەرمانیدا گومرک هەڵبگرێ و باج لەسەر خەڵکەکەی لەو پێناوەی ئەو زانایە وای پێگوت جا مانایەکەی لەبەروەی ناتوانین هەر هەمووی برینەوە تەنها ئەوەندە نەبێ وەکو نیمچە شعرێک ئێمەش بە کوردی بیڕینەوە چونکە دوور و درێژ دەبێتەوە معنای ئەوەیە یعنی وێنەی وەستانت بچێشە ئەی لە خۆبایی لە ڕۆژی قیامەتدا کە ئاسمان دەجوولێ گەرگوترا ڕووناچی ئاین مسلمانت حەسانەوە وریابە لەوەی بمێنیتەوە و ڕۆناچیت نەبێ کۆتات هێنا بەمەی خواردنەوە تۆ لە ناو کاسی چەوسانەوەدا سەرەڕۆ و سەرخۆشی لە کارت خست کاسەکانی مەی بەخۆ پاکگرتن کاسەکانی حرام بەسەرتەوە دەسوڕێ کە چ دەڵێیت ئەگەر گۆزرایەوە بۆ ڕزین بە تەنیایی منکەر و نەکیرت هاتنێ چ دەڵێیت ئەگەر لە جێگەی وەستان وەستای زەلیل و تەنیا بووی بۆ لێپرسینەوە توند و گران بێ دژەکانت پێتەوە نووسابن و تۆش لە ناو ڕۆژی لێپرسینەوە ڕاکێشراوی زنجیر کراوی سەربازەکانت لێت جیابوونەوە تۆش لە ناو تەنگەبەری گۆڕەکان ڕاکشاوی ژێرگل کراوی خۆزگە دەخوازی هیچ فەرمان ڕەوایەتیەکت نەبە ڕۆژێ ئادەمی زادیش پێیان نەگوت بای ئەمیری
لدواي شكومايا وكوتي قورتي لجيهاني مردن دا توكمو هيتي زیندوو کرایتیەوە بەڕووتی و خەمباری و گریان و شپرزەیەوە کەسد نییە لە ئادەمی زادان پارێزەرت بێ ڕازیت تۆ بژیت و دڵیشت پووکاوە و وێرانی بۆ هاتبێ جەستەشت ئاوەدانی و نوژەم بێ ڕازیت جگە لە تۆ نزیک بوونەوەی لێ بەشی هەتایی بێ تۆش سزادراو بی جێهێڵراو بی بەڵگەیەک ئامادەکە پێیەوە ڕزگارت بێ ڕۆژی گەڕانەوە و ڕۆژی دەرکەوتنی کەم و کورتی بەڕێزان بزانە نورەدین مەحموود زەنکی ئەو پیاوە بەرز و بەڕێزە کاتێکەوە ئەو پیاوە بوو کە لە وڵامی نامەکەی عومەر المولا مووسڵی کاتێکەوە نامەی لۆ نووسی هەندێک هەڵەوپەڵەی پێڕاگەیاند و پێشنیاری بۆ کرد ئەویش لە وڵامیدا ئەوەی نووسی ئەوجا ئەوەی پێدەگۆترا كحكمي ذكر بقرآن وبإسلام جنجي ذكر لبينا أخوة فرموي إن الله خلق الخلق وشرع لهم شريعة براستي أخوة بديهن راواني بديهن و ريباز برنامي بويان وكياسا داناوا وهو أعلم بما يصلحهم أو زانات ربوي تشبوان باشا ولو علم أن في الشريعة زيادة في المصلحة لشرعها لنا أجر خواي پروردگار بيزاني باشتيك چاکترە لە بەرژەوەندی و مەسلحەتی ئێمە وەکو یاسا بۆمانی دادەنا زیادی دەکرد فلا حاجة بنا إلى الزيادة على ما شرعه الله تعالى ئێمە پێویستمان بەوەی نەیە و نەمایە کە شتێک زیاد بکەین لە شەریعەت و یاسای خوای پەروەردیگار فمن زاد فقد زعم أن الشريعة ناقصة أو شتێک زیاد بکا لە شەریعەتی ئیسلام و یاساکانی ئەوە وای داناوە شەریعەتی خوای کەم و کورتە فهو يكملها بزيادته أو بو زيادة كردني تواوي دكا هذا من الجرأة على الله وعلى ما شرعه أو جرأة بخودان وبأدبية برامبر بخواو لسر شرع خواي والعقول المظلمة لا تهتدي جاء جيري عقل تارك كان رنوانيان نابي والله سبحانه وتعالى يهدينا وإياك إلى صراط مستقيم خواهي موتو أي عمر ملا راست الريب كاتن بوريقاي راست لبداية ونهاية أوي لبيشتر قوت من شعرك لقر أوي ابن كثير جيرايتي ولا جلدي دوازدم لا پردو سطو اشتاوية كدو سطو اشتاودو أو جارواي لقر دقوترا نقوكو علماني وديمقراسي وأواني برينا لديني خواي پروردگار دا صلاة داربن دبي چۆنیان هەڵسوکەوت لەگەڕ بکەین چا بەڕێزان و خۆشەویستان لەبەر ئەوەی نەمانتوانی بەو ئەڵقەیەی کۆتایی پێبینین ڕێگا چارە و نامە بۆوانەی دەنجی دەدەن بیڕین جا ئەڵقەی کۆتایی دەبێتە حەفدا داوای لێبردن و گەردەنازایەتیان لێ دەکەین و لێرەدا لەو ئەڵقەی دەینە کۆتایی تا ئەڵقەی حەفدە هەم پێتان دەگەینەوە بەخواتان دەسپێرین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.